ئێمە دوایەوەی کە کۆمپانیای ئۆرانۆس کە کۆمپانیای کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە لە 15 مانگ ئیتر مدەی تەواو بوو دوایەوەی چەند مانگێکیش بۆی درێژ کرایەوە و ئیشەکە ئیحالە کراوە بۆ کۆمپانیایەکی نوێ کە کۆمپانیای سەگرمەیە. ئێمە کۆمپانیای سەگرمەمانمان کرد پێش ماوەیەک بۆی دەست بەکار بێت لە جێی کۆمپانیای ئۆرانۆس، بەڵام کۆمپانیای سەگرمە بە بیانووی ئەوەی کە جارێ مدەی ماوە جارە 40 ڕۆژێوێ دوای عەقدەکە تاوەکو ئیش بکات، دوای ئەوەی کە وتی من ئێستا ناتوانم دەست بەکارمە بێم مدەیەکم بدەنێ بۆی خۆم ئامادەکەم و دەست بەکار بووم. ئێمە هەستمان کرد بۆشایەک دروستە بێ کە دوای ئەو بۆشایەکە دروست بوو ئەمەمانە بەلایەنەکان ڕاگەیان دوانە بە زۆر بە سوپاسەوە بەڕێز جێگەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبات تاڵەبانی و بەڕێز وەزیری شارەوانی و بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان زۆر بە جددی بەهانەمانەوە هاتن و بودجەیەکی باشیان بۆ ئێمە دانا بۆی شارەوانەکان ئەو چواردە شارەوانەیە کە لە سنووری گەرمیان هەیە کەلار، خانەقین، کفری، ڕزگاری و هەموو ناحەکان بتوان ئیدامە ئیشەکەیان بدەن. بودجەیەکە مەسەن وابزان بۆ هەر چواردە شارەوانەکە 512 ملیۆن دینارە، ئەو 512 ملیۆن دینارە بۆ گرتنی ئامێرە وابزانە بێ 180 ئامێر بگرن و بۆ گرتنی کرێکارە و نزیکەی 800 کرێکار ئێمە ئەبێ بگرین و بۆ ئیتر پێداویستی ترە تەنکەری ئاوە، پێداویستی ئامێری پاکردنەوە